وەفدێکی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوەکانی حکومەتی هەرێمی کوردستان سەردانی ئەو گۆڕە بە کۆمەڵەیان کرد کە لە مانگی نیسانی ئەم ساڵ دۆزرایەوە لە بیابانەکانی پارێزگای موسەنا، بڕیاریشە لە ناوڕاستی مانگی 6 دەست بە هەڵدانەوەی بکرێت. ئێمە نزیکی 2 مانگە هەواڵێوان پێگەشتووە کە لەم ناوچەی کە ئێستاین کە بیابانی سەماوی نزیکی 100 کیلۆمەتر لە مەرکەزی شارەکە و دوورە، هەروەکو لە پشتی شەو دیارە چەند گۆڕێکی بە کۆمەڵ دۆزراوەتەوە. پێی زەنەرە سەرەتایەکان ینی لەوە دڵنیا بووینەتەوە کە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەنفال ساڵی 1970 و شەهیدانی ناو گۆڕە بە کۆمەڵەکانیش هەر بە پێی زەنەرە سەرەتایەکان پێچێژن و مناڵ بن. تاوان ئەم ناوچەی کە ئێمە تیاین ناوچەیەکی بڵین سێگۆشەیەکی نێوان پارێزگای سەماوە دیوانیە نەجەفە کە زۆرترین گۆڕی بە کۆمەڵی ئەنفالکراوانی تێدا هەبووە لە کۆناوە تەسەورێکە بۆ داهاتوش ژمارەی زۆری تری گۆڕ لێرە بدۆزرێتەوە. ڕاستیەکەی ئەمە هەوڵێکی گەورەی پارێزگاری موسەنای لە پشتەوە بوو کە توانی لە ڕێی علاقاتی خۆی بەتایبەتی علاقاتی بە سەرۆک خێڵ و سەرۆکتیرەکانی ئەم ناوچەیەوە بیانێتە سەر ئەو باوەڕێی کە ئەوەی کە کاتی خۆی بینوان لەم ناوچەیە باسی بکەن. نێکێ لەو بڵێن ئیشانی کە سەری گرت ئەوە بوو کە توانی لە ڕێی کۆمەڵی خەڵکەوە بگاتەوە قەناعەتی کە لەم ناوچەیە گۆڕەشی وا هەیە و گەیشتنە قەناعەت کە گۆڕەکە فعلەن هەیە و پێویستی بە کنەکردن هەیە. ئێستا دڵنیا بووینەتەوە کە گۆڕەکان هەیە، بەڵام چەند ئێسک و پرووسکی چەند شەیدی تێدا زانراونیە پێچێ سەدان کەس تێدا بێ. ڕاستیەکەی ئێمە لە ئێستا و کارەکەین بۆی کە تا چەند هەفتەی داهاتوو دەستکەین بە هەڵدانەوەی گۆڕەکان. پارێزگای موسەنا دەڵێت حکومەتی فیدراڵی وەکو پێویست بەدەنگمانەوە نەهاتووە هێندە گرنگی بە پرسی دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکان نەداوە. سەبارەت بە گۆڕە بە کۆمەڵەکانی بیابانی سەماوە کە هی براکوردەکانمانن لە هەرێمی کوردستان لە سەردەمی هێشتاکاندا لەلایەن تاوانبار سەدام حوسێن لە سێدارە دراون بە شێوەیەکی بە کۆمەڵ، بەڵام بەداخێکی زۆرەوە وەڵامدانەوەیەکی لاوازەیە لەلایەن حکومەتی ناوەندەوە. من بەردەوام لە پەیوەندیدام لەگەڵ هەرێم وەفدێک لە برایانمان لە هەرێم کاتبوون بۆ پارێزگاکەمان و لەگەڵ دامەزراوی شەهیدان و گۆڕە بە کۆمەڵەکان کۆبوونەوە. هەوڵی وەزارەتی کاروباری شەهیدانی هەرێم جێگەی سپاسە و وەڵامدانەوەیان زۆر باشتر بوو، بەڵام حکومەتی ناوەند وەک پێویست بادەنگیانەوە نەهاتووە کاوەش کەم تەرخەمیەکی گەورەیە. 31 ساڵە تاقانەکانی ئەنفال بە دوای سۆراغی کەس و کاریان دەگەڕێن و دۆزینەوەی ئەم سێ گۆڕە بە کۆمەڵە ئەو بەڵگەیە دەسەلمێنێت کام بیابانانە مەملەکەتی گۆڕە بە کۆمەڵەکانی ئەنفال کراوەکانە. لە پاش تێپەڕبوونی 31 ساڵ بەسەر تاوانی ئەنفال گۆڕێکی دیکەی بە کۆمەڵ لە بیابانەکانی موسەنا دۆزرایەوە کە تا ئێستا نەزانراوە چەند ڕووفاتی تێدایە. لە ڕابردوودا حکومەتی هەرێمی کوردستان نزیکەی 2700 ڕووفاتی گەڕانەوەتەوە هەرێمی کوردستان و بە خاکی سپاردووە. بێستون سەلام، کورسات نیوز، بیابانەکانی پارێزگای موسەنا.